من ئێستا لە نزیک ڕێڕەوی ئاوی خاسام لە سنتەری شاری کەرکووک ئەوەی کە دەیبینن ماوەی چەندین ساڵە بەو شێوەیە ڕێژەی ئاو لە خاسە بەو شێوەیە بەرزەوە نەبووە بەهۆی دروستکردنی بەنداوێکەوە. من ئەمە باسی ئەوە بکەم لە ماوەی 24 کاتژمێری ڕابردوو لە شاری کەرکووک 21 میلیمنی و باران لە ناحیە زاب باریەوە، هەروەها لە قەزای حەویجە 23 میلیم باران باریەوە، لە ناحیە ڕیاض 19 میلیم، لە عەباسی 17 میلیم، لە ئاڵتون کۆپری 27 میلیم و 6 لە قەزای دووبس 55 میلیم، لە داقوق 34 میلیم، لە ناحیە تازە 24 میلیم، لە قەرەنجی 28 میلیم، لە ناحیە لەیلان 37 میلیم، لە ناحیە شوان 36.3، لە سنتەری شار 26.2. کەمێک لەمە بەر من لەگەڵ شانەی کارەسات و قەیرانەکان قسەم کردووە، باسی لەوە کردووە کە داوای کردووە بە زووترین کات ئاگاداری ئەو هاوڵاتیانە بکرێتەوە کە لەو گوندانە نیشتەجێن لە سنووری ناحیەی پردیەوە تاکو دەکاتە قەزای دووبز و پاشان بۆ ناحیە ڕیاض و ڕەشاد و پاشان بۆ قەزای حەویجە و دواتر بۆ ناحیە زاب کە نزیکن لە ئاوەڕۆوە بە هیچ شێوەیەک لێوە نزیک نەکەون و شوێنەکانی خۆیان بەجێ بێن و دوورکەونەوە بۆی کارەسات دروست نەبێت.